وەکو گروپی شاخەوانی سروشتی کوردستان ئەمڕۆ سعات 6 بەیانیە گەشتێک ڕێک خەین بۆ شاخی ئاسنگەران. دیارە ئێمە زۆربەی شاخەکانی کوردستان گەڕاوین. ئەم شاخی ئاسنگەرانەیەک وەکو گروپەکەمان یەکەم جار ئێمە بتوانین بچین بۆ شاخی ئاسنگەران. ڕێبەرمان پێیا کردوین ئینشەڵا ئەمڕۆ ئەوێش ئەو گەشتەکەین بۆ شاخی ئاسنگەران. ئێستا برادەرانەیە کۆبوونەتەوە ئیتر وردە و دەسوال پاسەکانە بین وستە دەکەین ئینشەڵا بە ئیزنی خوا بگەینە مەبەست و گەشتەکەمان ئەنجام بدەینەوە. ئێمە شاخەوانی بە ڕۆڵەی وەک ئێوە دەکرێت جەربەزەن ئێوە دەزانی یاخوا هەروە بتان بینم بە شەوق و زەوقەوە ئێوە بە چاودێری ئەو کەسانەی ئەم گەشتە دەبن بەڕێوە مەبەستمانە بۆ چەند کاتێ بینە هاوڕێی سروشتی جوان دووربین لە ژاوەژاوی تەکنەلۆجیاکانی جیهان پاییزە گەشتی ئەمڕۆ دۆڵی جافایەتی جوانە بۆ کام دەڤەر سەفەر دەکەی جوانە ئەم کوردستانە یەکەم ژینگە و دووەم ژینکە پارێزرا بێ لە لامان گەشتێکی جوان تۆمار بکەین بۆ ئەرشیڤی گروپەکەمان. ئێمە وەک شاخەوانی سروشتی کوردستان گروپێکین ماوەی ساڵێکە پێکمان هێناوە. ئەم گروپە زۆربەی شاخەکانی کوردستان چوین. من وەک خۆم هاوسەرۆکی گروپەکەم و هەندێک جار سەرپەرشتیاری گروپەکەشەکەم بۆ ئەم شاخانە. وەکو چۆن ئاشنایەکمان دروست کردووە لەگەڵ ژینگەی شاخەکانی کوردستاندا بەڕاستی بۆ ئارامی دەروونمان بۆ وەرزشێکی بەڕاستی وەرزشێکی تایبەتە. من کاتی خۆی پێشەوەی بێم بۆ شاخ تووشی ئەنزیلاغ بووم پشتێشەیەکی زۆر یعنی نەمەتوانی هەنگاوێ بە پێ بڕۆم تووشی ئازارە بووم. بەس ئێستا ئەلحەمدوللا سوپاس بۆ خوا لەو ڕۆژەوە ئێستا کامە شاخی بەرزە ئەچین وەکو هەڵگورد و پیرەمەگرون و ژیلوان و هەتاکو بۆ دەماوەندی شتوین کە لە ئێرانە یەکێکە لە شاخە بەرزەکانی ئێران. ئەمجا شاخەوان پێویستە هەنێ ڕێنمایی هەیە بەکاری بیهێنێ وەک پێویستی بە کۆڵ پشتێکە بەڕاستی پێویستی بەم باتومەیە کە پێ بێ دوو باتومە پێ بێت زۆر زەرورە بۆ شاخ یارمەتیت هەیە ئاو زۆر زەرورە بۆ شاخ بەڕاستی. ئەمجا پێڵاوی باش پێڵاوی تایبەتی شاخەوانی هەیە ئەوە زۆر زەرورە بۆی دەخلیسکان و لە پاراستن لەشکان و ئەمانە بپارێزێت. ئێمە بەیانیان کە دەرەچین ئەوەڵ جار دەسەکەین بە ئەم وەرزشەی کە ئەیبینن. ئەم وەرزشە بەیانیان دوای وتەیەکمان هەیە کە ڕێنماییە بۆ شاخەوانەکان. ئەم وەرزشەشەکەین کە بۆ ئەوەی ئەو ماسوولکانە هێور بێتەوە لە کاتی ڕۆشتنە ئازارمان پێنەگا و تووشی تەشەنوجات نەبین. ئێمە وەکو شاخەوانی سروشتی کوردستان ئەم گەشتانە ڕێگەخەین بۆ هاوڵاتیانی سلێمانی و دەور و پشتی هەفتانەی ئێمە گەشتەکانمان هەیە لە سعات 6 بەیانی و دەست پێەکە بۆ زۆربەی چیاکانی کوردستان
ئێمە هەدەفمانە کە بڕێن بیبین بە جوانی سروشتی چیاکان شارەزابین. یەکەم هەدەفی ئێمە لەم شاخەوانیە بە کەلتورکردنی شاخەوانیە ئیسا وردە گروپەکان زیادەکەن لە سلێمانیا بە کەلتورکردن خەریکە وردە جێ خۆیەکاتەوە لە سلێمانیا. بەڕاستی ئەمە ئەم وەرزشە پێڵێن لە دنیا دایکی وەرزشەکان دایکی وەرزشەکان لە دنیا وەرزشی شاخەوانی وەکو دایکی وەرزش وەسڵەکرێ. بەڕاستی یەکەم شتە بێ خۆ ئامادەکردن بێت جەستە و ئامادە بێ بۆ هەڵگەڕان بە شاخە. دووهەم شت ئێمە بێ پێداویستەکان لە ڕووی پێداویستی شاخەوانیەکانەوە بە گوێرەی وەرز ئەگۆڕێت جووتێ پێڵاوی باشی هەبێت ئەمجا جانتایەکی شاخەوانی لە کۆڵا بێ بۆ هەڵگرتنی پێداویستەکانی شاخەوانی و دوو بانتوم و پێ بێت. ئیتر بە گوێرەی وەرزی زستانن بۆ زستانە بێ مەتەری و پێبێت ئەبێ شتی باشتری پێبێت جلەکانە بگۆڕێ بە گوێرە وەرز شاخەوانیەکە ئەیگۆڕێت شاخەوانی کە بە گوێرەی وەرزەکانە گۆڕێ زستان و هاوینوانە وەرزەکانە گۆڕێ. هەدەفی ئێمە لەما بە کەلتورکردنی شاخەوانیە هەدەفی ئەوەمان هەیە کە خەڵک لەو جەنجاڵی ناوشارە نەجاتی بێتە چیاکان ببینێ هەوایەکی پاک هەڵمژێت دڵ و دەرونی ساڵ بێت هەڵمژینی ئاو هەوایەکی پاک و توانای جەستەیی بەخەوەت دەکەیت بۆ هەموو ئینسانێک پێویستە من پێم وایە هەموو کەس دەتوانێت بەشداری کا لەگەڵمانە. ئێمە وەکو کۆمەڵی شاخەوانی کوردستان هەر گەشتێکمان بۆ بەشێک لە بەشەکانی کوردستانە. ئەم گەشتانە زۆر سوودێکی وەرزشی و ڕۆحی و فکری هەیە بۆ هەموو مرۆڤێک ئەتر چ گەنج بێ و چ پیر بێ و مناڵ بێ و گەورە بێت بە تێکەڵی ینی بەبێ جیاوازی لەم گەشتانەیە هەموو وەکو عیلەیەک وەکو کەسی یەکتری بە ڕۆحێکی وەرزشیەوە هاوکاری یەکترمان کردووە بۆ هەموو شوێنەکان کە چوین. زۆر سوودی هەیە زۆر سوودێکی باشی هەیە بۆ جەستەی مرۆڤ ئەم وەرزشی شاخەوانیە چونکە بەڕاستی تاقەیەکی باش سەرفەکەی کە وزەیەکی باش لەش سەرفەکەی هەم ئارامی پێبەخشێ بە جەستەی مرۆڤ ئارامێکی زۆر باشە بەخشێ بە جەستەی مرۆڤ وێ ڕای ئەوەی کە یعنی وەرزشێکی تەواو سوودمان پێگەیەنێت و وەرزشێکی تەواوە بۆ جەستەی مرۆڤ گەشتێکی زۆر خۆشیشە کە شوێنەوارە کوردیەکان هەمووی بە تەواوی پێی ئاشنابین و شارەزابی بەو شوێنە. لە گەشتەکانیشا بێگومان هیلاکی تایە بەڵام لەگەڵ ئەوەشە ئاسوودەیەکی زۆر بە ڕۆح و جەستەی مرۆڤەکەیەنێت. تیمی تەندروستیمان لەگەڵایە و بێجگەل لە تیمی تەندروستیش ینی هاوکاری یەکتر ڕێبەری گەشتەکان هاوکاری دەکەن بۆ شوێنەکان بۆ هەر شوێنێکی شەچین ڕێبەرێکی ئەو مەنتیقەیە یاخود ئەو شوێنەمان لەگەڵایەت کە ئەمان پارێزێ لە ئەلغام و لەو مین و شتانەی کە دانراوە کاتی حکومەت. سەختی ڕێگاکانیش مان پێ بۆ کەمەکەنەوە بە تایبەتی ئەو شاخانەی کە زۆر سەختن ڕێبەرەکان سەختی ڕێگاکانمان بۆ کەمەکەنەوە چونکە وەکو ڕێنماییەک پێشترین پێشەوەی دەستکەین بە گەشتەکان ڕێنمایی شوێنەکانمان پێڵێن و گەشتێکی سەلامەتمان ئەبێت و لە کاتی خۆشی ئەگەڕێینەوە و بە سەلامەتی و بە ڕێکوپێکی. ئێمە کاچین بۆ شاخانە بەڵێ بۆ ریاضە و بۆ سەحەتی خۆمان و بۆ ڕۆحی خۆمان و بۆ خۆشیەچین بەڵام ئەبێ
لە پێش هەموو شتێکە سوپاسی خی گەورە بکەین کە ئەم سروشتە جوانە و ئەم هەموو دنیایی بۆ ڕازاندوینێتەوە بە خاتری ئێمەژە بێ سوپاسی خوا بکەین دوای ئەوە ئامادە بین لە ئاوادانکردنەوەی ئەم سروشتە جوانانە زەرمەند نەبین بە دارشکاندن بە خەسارەدان بە ئاگرخستنەوە چونکە بەڕاستی جوانترین سروشت لە هەموو دنیای بگەڕێی بەڕای من کوردستان لە هەموو شوێنێک خۆشتر و جوانتر و ئازیزترە بۆ ئێمە جا بۆیە ئێمە بێ سوپاسی خی گەورە بکەین کام سروشتە جوانانەی بۆ ئێمە ڕازاندۆتەوە هەموو کاتێک ئەو سوپاسی خوامان لەبیر بێت هەر کاتێک سەری دارێک درەختێک قەزوانێک شتێکەکەین ئەمانە سروشن خوا لەبەر خاتری ئێمە ڕازاندوێتیەوە ئێمەش سوپاسی خواکەین بۆم سروشتە جوانە و ئەبێ بی پارێزین و ئاگامان لێی بێت ئێمە وەکو تیمی پزیشتی کە لەگەڵ گروپی شاخەوانیین بۆ شاخەوە گەشتە شاخەوانیەکان توانین سوودە تەندروستیەکانی شاخەوانی پڕ بکەینەوە بۆ خەڵک باس بکەین کۆمەڵێک سوودی باشی هەیە یەک لەوانە ڕاضەیەکی زۆر باشە بۆ دڵە پارێزێت و هەروەها بۆ ڕۆیشتنی خوێن بۆ هەموو بەشەکانی لەش کە سوودێکی زۆرە گەێنێ بە هەموو بەشەکانی لەش و خوێنێکی زۆری بۆ ئەڕوات و هەموو بەشەکان خوێنی لەش لە کاتی ڕاضە و لە کاتی هیلاکبوون و ماندووبوونا خوێنیان پێگات کە ئەمەش بۆ هەموو بەشەکان باشە کە لە کاتی سراحەتا پێی ناگا و تایبەتی بۆ کەسانی کە لە کاتی دەوامی ڕۆژانە و کاری ڕۆژانەیانە ناجوڵێن بۆ نمونە کەسێک کە سایقە کەسێک کە مۆزەفە لە شوێنێک دانیشێ کۆمەڵێک بەشی لەشی خوێنی پێ ناگات بە شێوەیەکی باش بەڵام کەیتە دەرەوە بۆ ڕاضە بۆ شاخەوانی خوێنەگات بە مەزبوطی بەم بەشانەی لەشی هەروەها کۆمەڵێک سوودی تری هەیە کە هیلاک ئەبیت لێرە ئەم خوێنانە کاچێتە بۆ نەگورچیلەکان و گوشیلەکان پاکەکاتەوە ئەچێتە جگەرەوە جگەر پاکەکاتەوە هەروەها ئەو وزەیە کە لە خواردنی ڕۆژانەیە وەری ئەگرین و سەرفی ناکەین بە شێوەی چەوری لە جسماکۆوە بێتەوە لێرە وزەیەکی زیاتر سەرفەکەین لە خواردنێک کە ئێخۆین لەبەر ئەوە ئەو چەوریەی کە لە جسممانە کۆ بۆتەوە و زیان بەخشە جارێکتر سەرفە بێتەوە و بەکاردێتەوە هەروە بۆ دابەزاندنی چێش و کۆمەڵێک سوودی تریشی هەیە و ئێمە لێرە تیمی فریاگوزاری سەرەتاییمان هەیە و جانتای فریاگوزاری سەرەتاییمان پێیە کە هەموو ئەو بابەتانی تێدایە کە پێویستن بۆ ڕووداوانەی کە لێرە ڕوو ئەدەن بۆ نەبرینداربوونێکە خوێنبەربوونێکە شکانە یاخود هەر حاڵەتێکی تری نەخوازراو کە بە تایبەتی لە وەرزی گەرمایە گەرمابردن زۆرە ئەتوانین ئەم حاڵەتانە چارەسەر بکەین بە شێوەیەکی ئاسان و هەروەها کۆمەڵێک شت پێویستە کە خەڵک بیزانێ ئەوانەی کە دێنە بۆ دێن بۆ شاخەوانی کۆمەڵێک کەرەستە پێویستە بۆ پاراستنی تەندروستی خۆیان یەکەمیان ئەگەر لە جلوبەرگەوە دەست پێ بکەین پێویستە جلوبەرگێکی ڕەنکاڵ لەبەر بکەن بۆ ئەوەی تیشی خۆر زۆر هەڵنەبژێت و تیشی خۆریان بەرنەکەوێت و ئەگەر بتوانن بە تایبەتی لە وەرزە گەرمەکانە کە تیشتی خۆر زۆر بەهێزە جلوبەرگی قۆڵدرێژ لەبەر بکەن بۆی هەموو پێستیان پارێزێ و بەکارهێنانی شەپقەی سەر بۆ پاراستنی پێستی دەموچاو لە تیشتی خۆر و بەکارهێنانی دژەخۆر و تازەکردنەوەی لە ڕێگایە خواردنەوەی ئاوێکی زۆر 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 زەرورە لە کاتی شاخەوانیە کە یارمەتی پاکردنەوەی کۆئەندامی هەرس و جگەر و گورچیلەکان بە تایبەتی ئەیات و بۆ خوێن زۆر باشە ئەمە زۆر زۆر گرنگە لەبەرێک ئارەقێکی زۆرەکەیتەوە ئاوەکە هەمووی سەرفەکەیتەوە زۆر گرنگە ئاوێکی زۆر بخۆیتەوە بۆ هەموو 20 دقە ڕۆیشتنێک بۆ هەموو 20 دقە وەرزشکردنێک پێویستە کەسێکی ئاسایی پەرداخێک ئاو بخواتەوە. زۆربەی حاڵەتەکانمان تا ئەستا پیوانی ماروشتیوامان نەبوو ماردوو پشکوشتیوە بەستەنا بەرکەوتنی قاچە بە بەرد یان لە کاتی کەوتنە دەستیان برینارەبێ یا سەریان بەردێکدارێک شتێکەکەوێ بریناریەکی بەسی دروست دەبێت تەنها ئەو شتانەمان هەیە شتی بەسیتن خۆم وەکو خوێندکارێک هاتوون بۆ ئێرە هەستێکی خۆشمەیە و هاتوین بۆ شاخەوانی و هەستێکی زۆر خۆشە ئەومە چەند جار یەکەم جارمانیە و چەند جارێککە هاتوین و زۆر خۆشە و دیمەنێکی جوانیشی هەیە بەڕاستی مێشکی ئیسراحەتەکە و هەم ئۆکسجینێکی باشتری لێ و گەش و هەوایەکی جوان و دار و درەختێک و دیمەنێکی جوانە بینیت و زۆر خۆشە
ئێمە وەکو دەستەی شاخەوانی سروشتی کوردستانم گەشتمان ڕێخستۆ بەرە و سروشتە جوانەکەی دۆڵی جافایەتی ئەمە زەم گەشتمان بە پلەیەکم بۆ بای تەندروستیمان بەڕاستی سودێکی زۆری هەیە ئەم شاخەوانیە و دووەمیش بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە سروشتە جوانەکەی دۆڵی جافایەتی و ئاشنابوون بە سروشتە خۆشایی کوردستان و بەڕاستی گەشتن بە لوتکەی شاخەکان و گەڕام پێ هەستێکی تایبەتی هەیە بۆ هیوادارم ئەم شاخەوانیە ببێ بە کللتور لە ناو کوردستان هەچەند ێستا لە هەڵکشانە بە هیوادارین زیاتر و زیاتر پارەی پێ بدرێت و گروپی زیاتر دروست بێت. أشهد أن محمدا رسول الله. الله أكبر الله أكبر غير المغضوب عليهم ولا الضالين آمين. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. کاتژمێر 1:20 تاقەتوانیمان گروپەکەمان بگەینە سەر لوتکەی چیای ئاسنگەران. ئێرە لوتکەی ئاسنگەران ئەمە شاخەوانەکانە هەمی بە سەلامەتی سپاس بەخوا گەینە سەر لوتکەی چیای ئاسنگەران ئیسا ئەمانەیە وردە و دەبەرەوە داکشان بۆ خوارەوە بڕۆینەوە. گەیشتن بە لوتکە بەڕاستی هەستێکی تایبەتیە تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە هەست بە خۆشی ئەەکەیت کەسەرەکەی یەکەم جار بۆ لوتکە کە کاتی ئەگە بە مەستەکەەوە بە ئاواتەکە و سەر لوتکەیە بەڕاستی هەست بە خۆشێکی زۆرەکەی لە دڵتا هەستەکەی کە لە دەروونەوە زۆر مرتاحی زۆر ئاسوودە بیت. ئێمەش ئەم لەم کاتا گەینە سەر لوتکەی چیای ئاسنگەران هەموو شاخەوانەکان بە سەلامەتی سپاس بەخوا ئیسامانێ بەرەو داکشان بەرە خوارەوە بڕۆین. کۆمەڵە گروپی شاخەوانی سروشتی کوردستان هاتووە بۆ لوتکەی شاخی ئاسنگەران بە کۆمەڵێ شاخەوانی بەڕێز و بەتواناوە کە هەمومان الحەمدوللا گەشتوونێتە ئەم لوتکەیە کە بەرزەکەی ئەکاتە 1838 مەتر لە ئاسی ڕووی دەریاوە بە شێوەیەکی سەلامەت و ڕێک و پێک هاتوونە سەر ئەم شوێنە و ئینشاڵڵا پاش تۆزێکی تر دوای ئەوەی کەوا هەموو خۆمان کۆ کردوێتەوە بەرەو خوار ئەبینەوە بەرەو گوندی چۆخماخ و شوێنەکانی خواردتر و لێوە پاسەکانمان ئامادەن و ئەگەڕێینەوە. طبعا ئەم گەشتانەی کە ئێمەکەین بەڕاستی ئیشێکی زۆر باشە و چونکە هەر هەمومان ئیسفادەیەکی بەدەنی لێ ئەەکەین جگە لەوەی کەوا ئاشنا ئەبین بە سروشتی کوردستان و هەموو لادیەکان شارەزا ئەبین و ئەو شوێنانی کەوا کاتی خۆی خەباتی تیا کراوە ئێساژ ئێمە جارێتتر پێ ئەڕۆینەوە و شوێنەکان شارەزا ئەبین و هەروەها لە گەشتەکانیشمانە زۆر هەوڵێن ژینگە پارێزی بکەین و هەرچی کەسێکەوە دەبێ هەشتی پێبێ هەوڵێن کۆیکەین و بخێنە ناو جانتاکانمان یا ئەگرێکی بۆ ئەگەین لە سوچێکە ئایسووتێنین بەم شێوەیە هەوڵێن ژینگەش و پارێزین و ئاشنابین بە هەموو کنج و کەلەبەری شاری کوردستانی خۆمان. سودی ئەوم بینیوە کە شەکرم بەرز بۆ شکوور ئێستا شەکرم دابەزی و شەکرم هەرنەماوە توانم بڕۆم ئەوسا نەمەتوانی بڕۆم چەوری خوێنم دابەزیوە کێشم دابەزیوە ئێستا حەپی شەقیقەم ئەخوا و 3 مانگ 4 مانگ شەبێ و ئیلاجانە هەر بەکار ناهێنم هیچ ئازاری کەم بۆ دروست نەبووەتەوانێ. ئەمڕۆ بە ئامادەبوونی چەند عیلەیەک توانیمان بین بۆ شاخی ئاسنگەران دێن بۆ شاخ هەم ئەو سروشتە جوانەی کوردستانە بینین هەم جێگە گۆڕین هەم چەند کەسانێکی باش ئەناسین داوا لە گەنجانەکەم بە تایبەتی خانمان چی دیکاتەکانیان بە تەکنۆلۆژیاوە بەسەر نەبن ئەگەر بۆ هەفتەی جارێکیش بێ لەگەڵ خێزانەکانیان بێت لەگەڵ گروپێکی ئاوا بێنە دەرەوە و هەم گەشتێکە هەم بۆ تەندروستی خۆشیان باشە. ئەمڕۆ لەگە گروپی شاخەوانی سروشتی کوردستان گەشتێکمان ئەنجامدا بۆ شاخی ئاسنگەران لە دۆڵی جافایەتی لەگەڵ هاوڕێیانی گروپی شاخەوانی سروشتی کوردستان بەڕاستی ئیسفادەیەکی زۆرە لە شاخەوانی داوا لە گەنجانەکەم بێنە شاخەکانەوە بەڕاستی ئیسفادەی هەیە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی ئەگەر بە تاکید دیاش کەسێ نەخۆشی شەکری هەیە بێگە بەردەوام بێ لەم شاخەوانێ بە دڵنیایەوە ئیسفادەیەکی زۆری لێکا من وەکو خۆم
ماوەی ساڵێک و 2 مانگە من لە شاخەوانیەکەم لەگە گروپەکانە خاوەنی سیە شەهادەم و بە دەستخۆشی بۆ گروپی شاخەوانی سروشتی کوردستان و گروپی شاخەوانی سروشتی کوردستان کۆتاییمان بە گەشتەکانی ئەم ڕۆمانێناوە ساعت 7 ئێوارەیە شوێنەکەمان زۆر سەخت بوو کاتی دابەزین بەڕاستی شوێنێکی زۆر سەخت بوو ئەمجا حەبلەوانیشی تیا بوو توانیمان بە حەبل بێنە خوارەوانی کە توانیان نییە بە حەبل بێنینە خوارەوە سپاس بەخوا بە سەلامەتی گەڕاینەوە ساعت 7 ئێوارەی سوار پاسەکانە بینە ڕۆینەوە بەرەو سلێمانی شوێنی خۆمان سپاس بۆ ئێوەش بۆ کەناڵی پەیامی ئاسمانی زۆر سپاس دەکەین.